کۆمسیۆنی هەڵەبجە هەوڵەکانی چڕ کردوێتەوە بۆ پێدانی هۆشیاری و ڕێنمایی بە هاوڵاتیان بۆ سەردانیکردنیان بۆ بنکەکانی نوێکردنەوەی دەنگدان و دڵنیابوونەوە لە زانیاریەکانیان وەک بەرپرسانی کۆمسیۆن دەڵێن بە ئامانگی و پەیوەندی لەگەڵ تۆڕی ڕێکخراوەکان و چالاکانی مەدەنی هاوکاریکردن و چاودێریکردن و شارکردنەوەی هاوڵاتیان بەهێزتر دەکەن. ئەمە وەکو کۆمسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردن و ڕاپرسی داوا لە هاوڵاتیان ئەکەین، داوا لە دەنگدەران ئەکەین، سەردانی بنکەکانی نوێکردنەوەی تۆماری دەنگدەران بکەن کە ڕۆژانە بێجگە ڕۆژی هەینی لە سەعات 8 بەیانیەوە هەتاوەکو 3:30 ئێوارە کراوەتەوە بە ڕووی دەنگدەراندا. داوا لە دەنگدەران ئەکەین، سەردانی بنکان بکەن بۆ ئەوەی مافیان نەسووتێت لە هەڵبژاردننی ئایندەی پەرلەمانی کوردستان لە 30 2018. ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنیش جەخت دەکەنەوە لە ڕێگەی چەندین چالاکی جۆرا و جۆرەوە هاوڵاتیان ئاگادار دەکەنەوەیان دەدەن بۆ ئەوەی سەردانی بنکەکانی نوێکردنەوەی تۆماری دەنگدان بکەن. هاوکات ڕۆڵی ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنیش بەرز نرخێنرا لە چاودێریکردنی پرۆسەی هەڵبژاردن و کاریگەری بڵاوکردنەوەی ڕێنمایی لە ناو خەڵکدا. ڕۆڵی سەرەکیمانە بێ لەم پرۆسەیەدا هەر پێش کاتی هەڵبژاردننی ئەمە توانین ڕۆڵی خۆمان بینین لە هەڵمەتایی کە ئێستا دەستمان پێکردووە بەشەکە لەو ڕۆڵەی کە ئێمە بێ ببینین ئەی هۆشیارکردنەوەی هاوڵاتیانەوە دەنگدەرانە لە سنووری پارێزگای هەڵەبجە بۆی بەدەم بانگێشتی کۆمیسیۆنەوە بچن بەتایبەت لەم کاتاکە کاتی نوێکردنەوە و نوێکردنەوەی تۆماری دەنگدەرانە کە گۆڕانکارێکی تیاکراوە کەم و کوڕی بێگومان هەیە لە تۆمارەکە هەڵمەتی هۆشیاری ڕاگەێنین کە ئەمڕۆ دەستمان پێکردووە بەم وەرکشۆپە باوبەش لەگەڵ کۆمیسیۆن بۆی هاوڵاتیان زیاتر هۆشیار بن بۆ بەدەم بانگەوازەکانەوە بچن و بە دوای ناوی خۆیانە بگەڕێن بۆی دڵنیابن لە ڕۆژی دەنگدانە کە ناویان تۆمار کراوە. ئەرکی ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی لە هۆشیارکردنەوەی خەڵکە بۆ ئەوەی کە خەڵک هۆشیار بکەنەوە لەوەی کە بچن دڵنیا بنەوە لە ناوەکانیان لە تۆماری دەنگدەران تەنانەت ئەگەردن گیشتنیان بۆ ئەوەی دڵنیا بن لە ناویان بۆی لە ڕۆژی دەنگدانەکە تووشی کێشە نەبن. کۆمسیۆنی هەڵبژاردن و ڕاپرسیێرم 250,000 ناوی مرد و دووبارەی لە تۆماری دەنگداندا سڕیوەتەوە بۆیە داوا لە دەنگدەران دەکرێت بۆ دڵنیابوونەوە لە ناوەکانیان سەردانی بنکەکانی تۆماری دەنگدان بکەن بۆ ئەوەی تووشی گرفت و کێشەی نەبوونی ناو نەبنەوە. هاوکات داوا لە قەوارە سیاسەکانیش دەکرێت هۆشیاری لە ناوەندامەکانیان بڵاو بکەنەوە وانیان بدەن سەردانی بنکەکانی تۆماری دەنگدان بکەن و دڵنیا ببنەوە لە گشت زانیاریەکانیان. سامان فتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.